فرمي پیغمبر عليه الصلاة والسلام المؤمن يألف ويؤلف إيمان دار أو صفاتي خلقي خوش دوي خلقيش أيوان خوش دوي ولا خير في من لا يألف ولا يؤلف وخيرش لو كسدانية كوان نخلقي خوش دوي نخلقي جويان خوش دوي خير لو دانية برا خيري تدانية پیغمبر وادا فرمي عليه الصلاة والسلام أي قروان أبو أي كسيكي عبوس کەسێک لەگە خەڵکی دێتەوە لەگە خەڵکی ناکوورە کاکە یاک دوان سیان چوار پێنج دا کورە سەد ئەرە خێرە هەر هەمووی غەڵەتن بەزە تو حەقی ئەو خەڵکە بۆ لەگەڵ تۆ نایەتەوە ناڵم تەنازول بکە لە دین دەستگرتووی بە دینەوە بەس وەڵڵاهی دەستگرتووی بە دینەوە خەڵک خۆشی دەوێ و تۆ خەڵکت خۆش دەوێ بۆ ڕقل لە خەڵکە آخر لەوانەیە ئێستا شتێک لەلاتان دروست بێ وەڵای دەنەما وەسا خەڵکێکەیە وەڵای ئیدعای دینداری و کورە هەندێک جار وەڵا ئەهلی مزگەوتی شەو والله مامۆستا لەگەڵی تووشی کێشەبی یەکشتی تێدا ناهێڵێتەوە دەبێت دوعا بکەی بڵێ نەکەومە بەرامبەر فڵان کەس کێشەکەم لەگەڵ فڵان کەس نەبێ براکەم بەخوا ئەوە دین پێی نەگوتووە ئەوە دین پێی نەگوتووە کاشی من دین پێی دەڵێ ئەو کاتە تو ئەلی باشتی کە نەرمی کە لەسەر خۆی